بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بە بابەتی گەنمی جوتیاران گفتوگۆ لەگەڵ بەڕێز سەید هێمن سەید مراد بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێر دەکەین بەڕێزان لە سودی ناوەند لای ئێمە میوانە کاک سەید هێمن بەخێر بێت. زۆر سپاس ساڵانە ینی بەغدا ئەو ڕێژەی ئەمساڵ جیاوازتر بوو لە وەرگرتنی گەنمی جوتیاران لە بەرامبەردا چی کراوە چ حلێک بۆ جوتیاران هەیە کە بیانەوێت ئەو گەنمەی کە ماوەتەوە چی لێ دەکەن؟ بەداخەوە حکوومەتی عێراقی ئەو ساڵیش بە هەستێکی شۆڤینی مامەڵەی لەگەڵ جوتیارەکانی هەرێمی کوردستان کردووە. ڕێژەیەکی سەپان بەسەر برا جوتیارەکانمانکەوە کەمترە لەو بەرهەمەیکەوە بەرا جوتیارەکەمان بە ساڵانە بەدەستی دێنن. لە سەرەتادا وا بابوو دەنگۆکەوا بڵاوبووکەوە بەکراوەیەوە هەموو بەرهەمی برا جوتیارەکان لە سایلۆکانی هەرێمی کوردستان بە بازار دەکرێت و دەرفەت دەڕسێ بۆ جوتیارەکانی هەرێمی کوردستان هاوشانی جوتیارەکانی تکەی شارەکانی کۆنتترۆلی حکوومەتی عێراقی. بەڵام پاشان ئەوان پێداگریان لەسەرەوەی کردکەوە تەنها 375,000 تۆن بەرهەمی برا جوتیاران وەربگیرێت. بەراشکاوی ئەو ڕێژەیە رزا زۆر کەم بوو لە چا ئەو بەرهەمەیەکەوە برا جوتیارەکان بەدەستیان هیناوە بۆیە بە پێویست زانراکەوە بە دوواداچوونی بۆ بکرێت. بە سپاسەوە بۆ ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە ڕێزیان هاتە سەرخەت و لەسەر ئەم بابەتە هەڵوەستەی کرد و بە دوواداچوونی کرد و وەروە پەیوەندی بە ڕێز دکتۆر فواد حوسێن کرد وەکو سەرۆکی لیژنەی ئابووری عێراق کەوا وا کراکەوە داوا لە شاندێکی وەزارەتی کشتتوکاڵ بکرێتەوە بێن گفتوگۆ لەسەرەوە بابەتە بکەن. لە ئاخیرەکە ئەمە گشتینە ئەو دەرەنجامەی کە ڕێژەکە بەرز کراوە لەو ڕێژەی سەپاندوان لە 375,000 تۆن بۆ 500,000 تۆن. ئەو بەرزبوونەوەی بەسپاس و بۆ هیمەتی جەنابی سەرۆکی حکوومەت دەگەڕێتەوە. لەگەڵ ئەوەشدا ئەو ڕێژەی هێشتا لە بەرهەمی برا جوتیاران کەمترە بەڵام بە بەراورد لەگە ئەو ڕێژەیە پێشتر سەپاندویان باشترە. ئەنی ئەم ڕێژەیە کە ئێستا هەیە دەکرێت لە ساڵانی داهاتوو ئەمە چاک بکرێتەوە ئەگەر حاڵەتێک هەیە حکوومەتی بەغدا بەم شێوەی کردووە ینی لە ساڵانی داهاتوو هەروە دەبێتەوە یاخود پێشبینی دەکەن گۆڕانکاری بەسەردا بێت. حتمان هەنگاوەکانی چاکسازی لە هەموو بوارەکان سەری هەڵداوە. ئێمە وەکو چونکە بەرهەمەنی قسەکانیشتەوە ئەمە دەبێتە حاڵەتێک بۆ جوتیاران وا بکات کە برەو بە بەرهەمەکانی خوانەدەن بە تایبەتی گەنم ئەگەر وا بزانن کە لیان وەرناژێت ڕێژەکە گرفتێک دەبێت بۆ ئەمان بۆیە لەم سۆنگەیەوە ئەم پرسیارە دەکەن. بە دنیایەوە بەرهەمی برا جوتیارەکانمان ئەمە لە زیادبووندایە بەرهەمی تەنها بەرهەمی برا جوتیاران لە دانەوێڵە خۆی نابینیتەوە بەرهەمەکان ئێستا کە فرەچەشن بوونە و ڕەنگاوڕەنگ بوونە بۆ بەرچاوڕوونی بەڕێستان ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو لە علوەی هەولێر لە هۆبەی چاودێری علوەی هەولێر ئێمە کۆنگرەی ڕۆژنامە نووسیمان هەبوو بە خۆشحاڵیەوە ئێمە زانیاریمان بڵاو کردەوە لەسەر ئەو هەنگاوانەی ئێستا کە لە چوارچێوەی لێکتێگەشتنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی ئێستا کە بەرهەمی برا جوتیارەکان جگە لە گەنم و جۆ ئێستا بەرهەمەکانی کەس دەرفەتی بە بازارکردیان هەیە وەکو بەرهەمی سەوزۆمیەوەی هاوینەی چونکە بەرهەمەکانمان یەکجار زۆر بوونە سەرڕای ئەوەی کەوا پێداویستی ناخۆ پڕ دەکاتەوە پێویستی دەرفەتی بە بازارکردنی هەیەکەوە لە دەرەوەی هەرێمی کوردستان بە بازار بکرێت. ڕۆژانە زیاتر لە 100 لۆری باڕهەرگر هەر باڕهەرگرێک ڕەنگە زیاتر لە 20 تۆن بەرهەمی برا جوتیاران وەکو سەوزۆمیوە ڕۆژانە لە علوەکانی هەولێر لە برا جوتیاران دەکڕن ڕەوانەی شارەکانی زۆر کۆنتترۆلی حکوومەتی عێراقی دەکردواتە هەولێر و هەرێمی کوردستان توانیویتی جگە لەوەی کەوا سەبەتەی پێداویستی ناوخۆی پڕکاتەوە وەروەها بۆتە پڕکردنەوەی سەبەتەی خۆراکی شارەکانی تکەی عێراقی. زۆر باشە ینی چڕتر بەدەسەر بابەتی گەنمەکە قسە دەکەینەوە. ئێستا ئەو گەنمەی کەماوە جوتیاران ئەوەندەی کە لیان وەردەژێت ئەوەی دیکەش لە سەریان دەمێنێتەوە چی لێ دەکەن ئەو جوتیارانە دەکرێت ینی ئەوان لە حاڵەتێکدا بنەوەکو بڵێن زەرار بکەن لەسەریان بمێنێتەوە یان حەل بۆ ئەمە بۆ ئەوەی برا جوتیارەکانمان کەمتر زیان بکەن ئێمە وەکو لیژنەی باڵای بە بازارکردن لە پارێزگای هەولێر پێداگریمان لەسەر بکەوە سنوورەکان یاخود سەیتەڕەکانی دەوروبەری هەولێر کراوە بن بەرە ئەوەی کەوا بتوان گەنمەکان ڕەوانەی شارەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بکرێن جوتیارەکان بتوان لەوێ بە بازاری بکەن. ڕەنگە لەو چوارچێوەی ڕێژەیەکی زۆر برا جوتیار لەو هەنگاوە سوودمەند بوونە لە هەمان کاتیشدا ئێمە ژمارەیەکی یەکجار زۆر کارگەی ئالیکمان هەیە کارگەی ئالیکەکان پێویستیان بەو دانەوێڵە هەیە بۆی بتوان کارگەکانیان سەرپێ بکەون و هەروەها بتوان پرۆژەکانی سامانی ئاژەڵی پرۆژەکانی پەلەوەری تێدا تەجهیز بکەن و دانەوێڵە و ئالیکیان بۆ دابین بکەن. بۆیە ڕەوڕەوەکە ڕناوەستی ڕەنگە ئەو قازانجەی یان ئەو نرخەیکەوە لە سایلۆ بۆیان دانراوە بە دنیای زیاتر لە سوودی برا جوتیارەکانەکە بۆ هەر تۆنەکە 150,000 دینار دانراوە بەڵام کە حکوومەتی عێراقی هەستێکی شۆڤینی هەیە بەرامبەر جوتیارانی وە پێداگری دەکات بەڵام ئێمەش دەستەوستان نەوەستاوین وەکو سنوورەکان کراونەتەوە لە هەمان کاتیشدا کارگەکانی ئالیک ئێمە پێداگریمان لەسەرەوەیەکەوە بەرهەمی برا جوتیارەکانی خۆمان وەربکردنەوە. بەڵێ
بەڕێز سید هێمن سید برات بەڕێبەری گشتی کشتتوکاڵی هەولێر زۆر سپاس بۆ جەنابەتمان سپاس بۆ بەڕێستان سپاس. سپاس.